بابت پسند کردن هنگام چه خواندن دوی السر پروژه بودجه عراقی بابت گرم یه میشه روجاوا یا همو عراقیه. گلک پرسگری کن ین مزن الدوی درباره ده نه کو یک جوانجی کو بابت کرد آنینه کو کرد آنینه که زور د بودجه ده کو 64 میلیارد دینارن 64 تریلیون دینارن اوا کرد آنین السر ها بیشین هاتیه دانین. اف بابت ایکش و پرسگری که کو نبرا پارلمانتو و کمیته دار رایود نوا پارلمانتوی ده و اف دمکی ده کو قباره بودجه او که هات دانا بود 2023 کو اف همان قباره جبو 2024 و 25 جدی بیتن 109 تریلیون دینار یعنی نزدیک 200 تریلیون دینار کرد آنانوی گلک زوره یعنی 64 تریلیون دینار کرد آنینه که گلک زوره ام دی سروی ده ترزی راوستیم کو اف دمکی ده کو زدتری 108 پشتخو پترول یان کو نفت گریدت میوانه که من هیا و در باره ده از زدتر سر و کی راستم بزانم حکومت عراقی بین پارلمانتو ده چه معاملات گل اوه پرسگری که تو چند پرسگری که دی کو پرسن مهنا برز جهانگیر گلپی بسپور بودجه و دارایی نوستودی در گل من ادم باش بخیر بی زور سپاس لو دست بکم بابتی کرد بابتی عجز ل پروژه بودجه 2023 ده بابتی کی گرمی ناو پارلمان عراق و جاده عراقی شبله من کرده حکومت عراقی طلعت من بوشوازی آمدم کرده پارلمان دلایت نخیر اما کردنانی کی زور زوره برایستان و کشارزایی کی بودجه و دارایی پیوسته لم حالت دا چون معامله لگل ام پروژه اسا بگریتن چون حل لگرید بله یعنی پتوای کردنانه که کمتر بگرید بله زور سپاس بو برایستان سلاو لبینرانی خوشویست سبارت به کردهنانی دارایی لبودجه گشتی عراق اتوان بلم که بابتی کی زور هستیاره که شیاوی هلوسته لسر کردنه بابەتی کوردهێنان لە بودجەی گشتی عێراقا بەو جۆرە و بە بەردەوامی جێگای مەترسیە بابەتێکە جیاواز ڕاستە لە زۆربەی دەوڵەتانی دنیا زۆربەی بودجەکانیان بە کوردهێنان پڕدەکەنەوە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە هەندێک پێیان وایە ئیتر ئەم کوردهێنانە لە بودجەی عێراق بابەتێکی ئاساییە چونکە جۆری کوردهێنانەکەی پێتوایە ئاساییە نەخێر من دەڵێم ئاسایی نییە لەبەر ئەوەی دەوڵەتانی تر هەندێکیان عەجزی موازنەیان هەیە ئێمەش بەردەوام بڵین عێراقیش ئاساییە ساڵ بە ساڵ موازنەکەی بە عەجزەوە ئیقرار بکات قەرزەکانی لەسەر کەڵەکە بن ساڵ بە ساڵ عەجز و عەجزی زیاتر و قەرز و قەرزی زیاتر دەبێ بزانین بۆچی ئاسایی نییە لەبەرەوەی ئەو عەجزەی لە عێراق هەیە عەجزێکی مەترسیدارە عەجزێکی هەیکەلیە عەجزی زوعفە لە ئابووریا ئێمە ئەزانین ئەنواع جۆر عەجز هەیە هەر یەکێکیان پاساوی خۆی هەیە هەر یەکێکیان لێکدانەوە و وەک بڵێ کاردانەوە و ڕنگدانەوەی سلبی لەسەر ئابووری هەیە ئەم عەجزەی لە عێراق هەیە عەجزی هەیکەلیە و عەجزی زوعفە و عەجزی دەوری نییە و عەجزی پلان بۆ دانراویش نییە وەک ئەوەی لە یاسای بودجەی عێراق پێی دەڵێن عەجزی مخەتەت یان عەجزی پلان بۆ داڕێژرا و بگرە عەجزێکی هەیکەلی و عەجزی زوعفە زۆر باشە ببوورە ئەم عەرزەی کە بەڕێستان بڵێن باسی کرد گوتت کێشەیەکە و ئاساییش نییە بەڵام پێویستە حکوومەتی عێراق یان بڵێن پەرلەمانی عێراق لێژنەی دارایی چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە بکات لە کاتێکدا داواکاری پارێزگاکان هەیە پارێزگاکان دەڵێن ئەوەی هەیە ئێستا زۆر لەوە کەمترە بە پێ پشکی ئێمە یان ئێمە زۆر کەمترە ئایا پشکەکانیان زیاد بکرێتن ئەوە پێویستە عەرزەکە زیاتر بێت لە کاتێکدا ئێمە پەنا بۆ ئەوە دەبێن کە پێویستە عەرزەکەیان کورتێنانەکە کەم بکرێت ئەمە چۆن حەل دەکرێتن بەڵێ لە ڕاستیە پەرلەمانی عێراق بە پێی یاسا بە پێی دەستور مافی ئەوەی هەیە کە سەقفی خەرجیەکانی عێراق کەم بکاتەوە ڕاستە دەسەڵاتی ئەوەی نییە کە خەرجیەکان زیاد بکە بەڵام دەسەڵاتی کەمکردنەوەی خەرجیەکانی هەیە بە پێی یاسا و بە پێی دەستور ئەمەش کە دەسەڵاتی کەمکردنەوەی خەرجیەکانی هەبوو واتە ئۆڕێدیان ئۆتۆماتیکیان ئەتوانێت عەجزەکەش کەم بکاتەوە ئەگەر لە ڕووی یاسایی و ژمێریاری و منطقیەوە لێکی بدەینەوە لە ڕووی تەکنیکیەوە لێکی بدەینەوە ئەبێ بڵین دەسەڵاتەکەی زۆر سنووردارە بەڵام بە عەمەلی بە قانونی دەسەڵاتی هەیە بە عەمەلیش دەسەڵاتێکی زۆری پیادە کردووە لە ساڵانی ڕابردووە ئەگەر لە ڕووی تەکنیکیە و کە لێکی بدەینەوە ئەبێ بڵین بودجەی عێراق لەبەر ئەوەی بودجەیەکی تەقلیدیە و لەسەر ئەساسی بن و دروست کراوە زۆربەی خەرجیەکانی تەحدیدین تەقدیری نین ئەمە پێم وایە ئەوانن کە ثابتن هەندێکیان تەحدیدین وەکو موچە
وەکو ڕعای ئیجتیماعی دەرماڵەکان و پشکەکان و قەرزەکانی سەر قەرزەکان و سووی سەر قەرزەکان. ئەم مەجموعەیە ئەوەندە زۆرن نزیکەی 100 و قسوور تڕلیۆنن بە منطق ئەمانە دەستیان لێ نەدرێ هیچ مەجای تەخمینیان تێدا نییە بەینەما خەرجیە تەخمینیەکانی تر مەحدودن پرۆژەکان و ئەوانی تر بەڵام ئێمە تەجروبەیەکی ترمان هەیە لە ساڵانی ڕابردووە چەند جارێک حکوومەتی عێراق بودجەکەی بە ڕقەمێکی گەورە بە تەقدیراتێکی گەورە بە خەرجیەکی گەورە بە عەجزێکی گەورە ناردووەتە پەرلەمان بەڵام پەرلەمان عەجزەکەی زۆر کەم کردوێتەوە خەرجیەکانی زۆر کەم کردوێتەوە و ئقراریش کراوە و حکوومەت کێشەیەکی ئەوتۆشی نەبووە بۆ نمونە بودجەی ساڵی 2021 کە بە 164 تریلیۆن دینارەوە خەمڵێنرا و حکوومەت ناردی بۆ پەرلەمان بەڵام پەرلەمان خەرجیەکانی کەم کردەوە بۆ 129 تا 130 ئەو زمینە سیاسیی لە 2011 هەبوو ئێستا هەمان زمینە سیاسیەیە خۆت دەزانی ئێستا بۆ نمونە ئەو پارێزگانەی کە شیعانی نشینن داوا دەکەن دەڵێن بێکاری زۆرە پێویستە پشکی ئێمە لە پارێزگەکانی ئێمە زیاد بکرێت سنە نشینەکان دەڵێن هەرچی شەر بووە هەرچی جەنگ بووە لە مەنتەقەکان ئێمە بووە لە ناوچەکان ئێمە بووە پێویستە پشکی ئێمە زیاد بکرێت ئەم شیعە و سنە و ئەوانەش ئەم جیاوازیەش هەمووی لە ناو پەرلەمانە دابەش بوونە بەسەر کوتلەکانە ئەو زمینە هەیە 2011 پێت وایە ئەمە ڕوو بدات ئەوەی کە 2011 ڕوویدا بوو بەڵێ ئەلبەتە من مەقسەدم 2021 بوو نازانم 2021 میلیۆن 2011 لە 2021 بەڵێ عەجزەکان کەم کردەوە و لە 2020 کاتێک حکوومەتی عێراق پرۆژە یاسای قەرزکردنی ناردووە پەرلەمان لەوێژ نیوەی زیاتر خەمڵاندنەکەی کەم کردەوە یعنی پەرلەمان لە ڕاهاتووە دەتوانێت کەمی بکاتەوە لەبەر چی لەبەرەوەی سیاغەکردنی بودجە لە عێراقدا بووەتە ژمارە هەڵڕشتن ژمارە هەڵڕشتنێکی بەبێ بنەمای یاسایی و زانستی لەلایەکی تریشەوە لەبەر ئەسبابی سیاسی ئەگەر بەشێک لە عەجزی عێراق عەجزی هەیکەلی هەز سەبەبەکەی سیاسی بێ لەبەر سەبەبەکەی ئابووری بێ لەبەر ئەسبابی سیاسی و منافەسەی کوتەکان و ڕازیکردنی یەکتری و گەورەکردنی میلیشیاکان وەک دەبینین ئێستا گەورەترین بەشێک یەکێک لە گەورەترین تەخسیساتەکان بۆ حەشدی شەعبی دانراوە کە بەقەت چەند پارێزگایەکە بەقەت چەند سێکتەرێکی ئابووری زۆر گرنگ هەیە ئەمانە وایان کردووە کە حەجمی عەجزەکە زۆر بێ من ئەمەوێت بە جملەیەک ئاماژە بەوە بدەم بەڵام پەرلەمانی عێراق لە بەردەم هەڵوێستێکایە ناچارە بیر لەوە بکاتەوە ئەو عەجزەکەم بکاتەوە بۆ لەبەرچی ئێستا عەجزی سەر قەرزی سەر عێراق چونکە عەجزەکان هەمووی بە قەرز پڕەکەن تاکو ئێستا عەجزی سەر عێراق بە داخلی و خارجیەوە زیاترە لە 110 تریلیۆن دینار 70 تریلیۆن دیناری بەس قەرزی ناوخۆییە ئەگەر 3 ساڵ لەسەر یەک بە 64 تریلیۆن دینار عەجزیش بێت یعنی ئەگەر سعری نەوت بەو خەمڵێ بەو مقدارەی کە خەمڵێنراوە بەردەوام بێت لە 70 نەیەتە خوارەوە 70 دلار نەیەتە خوارەوە لە 3 ساڵی داهاتوە 64 تریلیۆن دینار عەجزی هەبێت بە قەرز پڕی بکاتەوە ئەو کاتە بڕی قەرزەکەڵەکە بووەکانی سەر عێراق دەکاتە نزیکەی 280 تا 290 تریلیۆن دینار لە 100 زیاتر GDP-یەکەیەتی عفومەکەی هەر ئەمساڵ لە ڕەشنووسی بودجەکەیە زیاتر لە 90 تریلیۆن و 363 ملیار دینار دانراوە بۆ دانەوەی پشک و سووی سەر قەرزەکان ئەگەر قەرزەکان زیاتر بن ئەوە تا ساڵانە بەشێکی زۆر لە تەخسیساتەکانی بودجە دەبێت بۆ تەرخان بکرێت بۆ دانەوەی قەرزەکان بڵێ زیاتر دێنە سەر ئەوەی کە ئەم بودجەی دانراوە بۆ 3 ساڵە ئێستا لە 9/5 بڵێم پشووی یاسادانانەکە دەست پێ دەکاتن پێت وایە لەوەی ئەوە لێ تێگەشتم هەم لە قسەی بەڕێستان و هەم ئەوەی کە لە واقعەکەدا هەیە پەسەندکردنی بودجە لەم ماوە کورتەدا ئاسانیە پێت وایە لەو ماوە کورتەدا بودجە پەسەند بکرێت یان ماوەکەی درێژ دەکرێت چەند کاتی پێویستە بۆ ئەو کێشانە چارەسەر بکرێن خۆی لە ڕاستی هەمیشە تەحالفاتە سیاسیەکان دەوریان هەبووە بەڵام دەوری سەتاسەتیان نەبووە هەمووش قسەی یەکلاکەرەوە نەبوون بەڵام کاریگەری گەورەترین کاریگەری لە ناو تەحالفات سیاسیەکانە هەبووە هەر لە سەرەتاوە ئێمە بیستمان ئەم ڕەشنووسی بودجەیە بە جۆرێک ڕێکەوتنی لەسەر کراوە کە ممکنە وەکو خۆی بەڕێ بکرێت بەڵام کۆمەڵێک گرفت و تەگەرەی زۆر گەورەی تێدان زەحمەتە وەکو خۆی تێپەڕێنرێ پێم وایە لە ماوەیەکی قیاسیە بتوانرێ تەفاهمێکی لەسەر بکرێ بەڵام ئەگەر لەو تاکو ئەو کاتەش
ئقرار نەکرا ئەو کاتە پەرلەمان ئەتوانێت جەرسەکە درێژ بکاتەوە یان کاتێکی ئیزافی وەربگرێ پشووی خۆی وەرنەگرێ لەبەرەوەی ئقرارکردنی بوجە بابەتێکی مەسیریە کاتی دیاریکرا و پێویستی خۆی بۆ تەرخان بکات. یەکێک لەو شتانەی تر کە ویستم سەرژم بخەمە سەر مۆدلێکی تازە بۆ لە پرۆژە یاسایی کە بۆ 2023 یان ئەمجا کە لیژنەی دارایی کێشەی لەگەڵی ئەویش ئەوەیە ئەم پرۆژە یاسایی کە ئێستا حکوومەت نردێتی بۆ ساڵەکانی 2023 24 و 25 ئەم مۆدلە چییە؟ یعنی پێت وایە مۆدلێکی سەرکەوتوو بێتن و بۆچی حکوومەت پێشنیاری ئەوەی کردو و بۆچی لیژنەی دارایی کێشەی لەگەڵی هەیە؟ بەڵێ لە ڕاستیا وەکو مۆدل ناتوانین بڵێن ئەوە مۆدلەکە یان سەرکەوتووە یان سەرکەوتو نییە لە ڕاستیا مۆدلی ئەساسی ئەسڵ لە بودجەیە ساڵانەیە چەندین مبەڕیڕاتی یاسایی ئابووری تەکنیکی ژمێریاری و مالی هەیە بودجەی دنیا بودجەی ساڵانەیە ڕاستە لە تاریخا بووە چەند ساڵێک چەند وڵاتێک بۆ 3 ساڵ و بۆ زیاتر یان چەند دەوڵەتێک لە سەردەمی ئیشتراکیەتە بە ئیتیباعی خوتەی تەنمەوی 5 ساڵە پلانی گشتگیری مرکزی 5 ساڵە بودجەکەیان داڕشتووە بەڵام ئەسڵ لە بودجەیە ساڵانەیە ئەو 3 ساڵەی کە عێراقیش دایناوە لە یاسای کارگەڕی داراییە ئاماژەی بۆ کردووە ئاماژەی بێیان بەوە داوە کە حکوومەتی عێراق ئەتوانێت بودجەیەکی 3 ساڵی ئقرار بکات داینێ ساڵی یەکەم ملزەمە ساڵی یەکەم حکوومەت پابندە کە پاشەوەی ئقرارکرا وەکو خۆی جێبەجێ بکە بۆ ساڵی دووەم و سێەم حکوومەت پابند نییە ئەتوانێت تعدیلاتی تێدا بکات بە موافقەی پەرلەمان من پێم وایە ئەمە هیچ داعیەک نییە کە عێراق بچێتە ژێرباری ئەوەوە لەبەر ئەوەی عێراق ئەسڵەن بودجەکەی لەسەر ئەساسی هیچ پلانێکی ئابووری دانانێ پارە هەڵڕشتنە ڕقم دانانە ڕازیکردنی خەڵکە لەوە زیاتر نییە لەبەرەوە ئیتیباعی هیچ سیاسەتێک و سیاسەتێکی دارایی و هیچ پلانێکی ئابووری نەکردووە تاکە پاساویان پێم وایە تاکە مبەڕید لە پشت ئەمەوە ئەوە هەیە کە حکوومەتەکانی عێراق وەکو بڵێ احتیاتی ئەوەکەن ئەگەر لە ساڵانی داهاتووە نەیانتوانی لە ساڵی داهاتوو ساڵی داهاتووترا نەیتوانی یاسای بودجەیەکی نوێ بۆ عێراقدانێ وەکو ساڵانی ڕابردوو ئەوە پشت ببەستێ بەو یاسا بەردەوام لەو یاسا حازرەی کە بۆی دانراوە. زۆر باشە بڕێز جەهانگیر گوڵپی شارەزای بودجە و دارایی سوپاس کە لەگەڵمان بووی.